لە مانگی 6 کە سەرەتای ئاودانە ئەو کاتە من ئامارێکم وەرگرتووە سلێمانی ڕۆژانە پێویستی بە 1 ملیار لیتر ئاوە لە مانگی 8 و 9 یاخود ئەو کاتێک کە زیاتر دنیا گەرمە بێ ئەو ڕێژەیە بەرزە بێتەوە بۆ 5 ملیار لیتر ئاو کە ئێمە کاتێک باسەکەین 2016 17 یاخود هەژدە بوو ئێستا ڕێژەی سەوزایی و بۆ نمونە چاندن و ڕواندن زیادیشی کردووە کەواتە سلێمانی ڕۆژانە تەنها بۆ پارک و بلوارەکان پێویستی بە 5 بۆ 6 ملیار لیتر ئاو هەیە بەم شێوە تەقلیدیە من دڵنیام ئەگەر بکرایە بە سیستەمێکی ئاودێرانی سەردەمیانە ئەو ڕێژەی باواسێ بۆ 150 دابەزیە و ئەگەر باتە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان سوودیان لە پاژماوەی ئاوی شاری سلێمانی ببینەیە کە لە تانجەرۆ بە خەسارە ڕوا من لەو باوەڕێم ئەو کاتە ئەو ڕێژەیە بۆ لە 125 دابەزی کەواتە کەمترین ئاوی سازگار ئەخرایە ژێردار بن نەخێر من ئەوەی کە بیستومەوە ئەوەی کە ئاگادارم بە هیچ شێوەیەک نەتوانراوە ئەو ئاوە جارێکی تر وەربژیرێتەوە تەنها بۆ دار و بڵێن درەختەکان یاخود پارک و بلوارەکان سوودی لێ ببین